لە ڕۆژانی 25 تا 28 حوتی 2022 وەفدێکێکێتیاندا زیارانی کوردستان بە هاوبەشی لەگەڵ ژووری بازرگانی و هەروەها پیشەسازی سلێمانی وێکەتی هەناردە و هاوڕێکارانی کوردستان وێکەتی بەڵێندەرانی سلێمانی سەردانی شاری سنەیان کرد لە کۆماری ئیسلامی و چەند کۆبوونەوەیەکیشیان ئەنجام داوە. سەبارەت بەم بابەتە گفتوگوی زیاترەکەین لەگەڵ میوانەکەمان نەوزات موهەندیس ئەنجامی وەفدی یەکێتیاندا زیارانی کوردستان کە ڕاستەخۆ لە ستۆدیۆ میوانمانە. کاک نەوزات بەخێر بێ. زۆر سپاس بۆ ئامادەبوونت. کاک نەوزات دەمەوێت پێشەوەی بچینە سەر بابەتی ئەو سەردانی وەفدەکە بۆ هەرێمی این بۆ ئێران. حەزەکەم باس لەوە بکەین کە هەماهەنگی لە ڕووی ئابوووریەوە هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتی ئێراندا لە چه ئاستێکدایە؟ حتمما خۆتان زانن هەرێمی کوردستان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران و بە تایبەتیش سنوورەکانی کوردستانی ڕۆژهەڵات سنوورێکی زۆر بەرفراوانە. ئەگەر سیر بکەین لە منطقەی حاجی وەمەرانەوە تا خانەقین و پەروێزخان درێژ دەبێتەوە و هەر خۆشبەختانەش هەر لەو مەسافۆیە سێ مەرزی نێودەوڵەتی هەیە لە مەردەکانی حاجی وەمەران و باشماخ و پەروێزخان و چەندین مەرزی لاوەکی تریش هەیە. ئەمە دەڵات لەوەکە کە هەردوو لا پەیوەندیەکی ئابووری و بازرگانی گەوریان لە نێواندا هەیە و هەردوو لایەن پێویستیان بە یەکتر هەیە و پێویست دەکات ئەم ڕێگەیانە ئەم مەرزانە خۆش بێت کار ئاسانی تیا بکرێت لە ڕووی گومرکەوە لە ڕووی هاتوچۆوە بۆ ئەوەی حرەکەی بازرگانی و جوڵەی بازرگانی هەمیشە دەبێت کار ئاسانی بۆ بکرێ و عرقەلەکانی لە بەردەمان نهێڵڕێ ڕێگریەکان لا ببرێ بۆ ئەوەی بە ئاسانی هەردوو لا ئیسفادە و قازانج لە تواناکانی یەکتر و خبرە و شارەزاکانی یەکتر بکەن. خۆشبەختانە هەرێمی کوردستان لە دوای ڕاپەڕینەوانێ و دامەزانی حکوومەتی هەرێم و دواتریش تا ئەم چەند ساڵی ڕابردوو پەیوەندێکی زۆر باش لەگەڵ کۆماری ئیسلامیە هەبووە و پەیوەندی سیاسی، پەیوەندی ئەمنی، پەیوەندی ئابووری و کۆمەڵایەتی و هەمووانە و لە ڕووی مێژوو جوگرافیاشەوە ئێمە هەردووەکو ئەڵێن یەک خاچین و بەڵام خەتێکی سنوورێکی دەستکرد لە بینمانە جیامان دەکاتەوە. ئەجینا هەردوو لامان بە هەمان زمان قساکەین، هەمان دینمانەیە، هەمان کەلتورمانەیە، هەمان مێژوو ڕابردوومان هەیە. بۆیە لە ڕووی کەلتور و ئابووری و کۆمەڵایەتیشەوە زۆر نزیکین لە یەکتری. بۆیە هەموو ئەم هۆکارانە بوونەتە هۆی ئەوەی کەوا ضرورەت و حتمیەتی کارکردن بە یەکەوانەیە بسەپێنێتە سەر هەردوولا و هەردوولا هەوڵی بۆ بن هەر یەکە بەپی توانای خۆی قازانج دەکات لەم بازرگان. چونکە خۆتانزان بازرگانی دووسەرەیە، تۆش قازانجەکەی منیش قازانجەکەم، بەڵام ئەوە وەستاوەتە سەر ئەوەی کە تۆ چەند کاڵای باشت هەیە و چەند ڕێگریەکان لابی، چەند کار ئاسانیەکەی بۆ هاتوچۆی بازرگانەکانت کاڵاکانت لە ڕووی گومرکەوە ئەمانە دەیسەپێنێتکەوە تۆ قازانجی زیاتر بکەیت. خۆشبەختانە یعنی هەردوو لامان پێویستمان بە یەکتریە و پەیوەندیەکانیش تونند و تۆڵن و ساڵانە خۆشتان دەزانن چەندین پێشنگای کاڵاکانی ئێران دەکرێتەوە لە کوردستان و ئەوانیش بە هەمان شێوە پێویستیان بە ئێمەیە لەبەرەوەی ئەوان هەم کاڵا هەمیش دەستی کار و هێزی کاریان هەیە لە ڕووی کرێکارەوە لە ڕووی تەکنیکیەوە لە ڕووی ئەندازیاریەوە دەیانەوێتکەوە سوودی زیاتر بۆ خۆیان دەست بخەن لە ڕێگەی هەرێمی کوردستان. باشە کاک نەوزات لەم ڕۆژانەی پێشوودا وەفدێکی حکوومەتی هەرێم یاخود باڵنی وەفدێک کە پێکاتبوون لە ژووری بازرگانی و ئەندازیاران و هەروەها هاوردە و ناردنکاران و پێم وابێت بەڵێندەرانیش سەردانی شاری سنەیان کرد لە ئێران لەسەر بانگهێشتی ژووری بازرگانی سنە بوو. پێم وابێت جەنابی شتێکێک بووی لە ئەنجامانی وەفدەکە. ئامانجی سەردانکردنی وەفدە بۆ ئێران چییە؟ هەروەها ئەو وەفدەی کە ڕۆیشت بوون لە کێوکێ بە دیاریکراوی پێکاتبوون؟ بەڵێ خۆتان دەزانن وەکوتم پەیوەندیەکان دوور و درێژێ هەیە، ماوەی 30 ساڵی ڕابردوو پەیوەندیمان هەیە، چەندین جار هاتو چۆ بووە لە ساڵانی ڕابردووە. خۆشتان دەزانن پەیوەندیەکان و علاقاتەکان بە یەکتربینین و سەردانیکردنی یەکتری هەمیشە تۆخ دەبێتەوە، هەمیشە پەیوەندیەکان دەچێتە ئاستێکی بەرزتر و باڵاتر. کێشە و مەشاکلەکان لە بینینی ڕوبەڕووی یەکتریە ئاسانتر حلەکرێ و چارەسەرترەکرێت نەک لە ڕووی ڕاگەاندن و لە بەهۆی پەیوەندیەکان و شێوەیەک لە دوورکەوتنەوە. بۆیە بەڕاستی ئەوانیش ئێمە چەند پێویستمان بووانە ئەوەندە پێویستیان بووان. ئێستا باسی یەکەم کە چۆن مەسەلەن داواکاری و پێشکەشکاری داواکاریان پێشکەش کردووە کە کار ئاسانی بکرێ بۆ هاتوچۆکردنیان بۆ بازرگانەکانیان بۆ کرێکارەکانیان و لێرە لە ناو شاری سلێمانیا لە ڕووی ئیقامە و دانیشتن و مانەوە و هەموو ئەوانیان بۆ بکەین بۆ ئەوەی ئیسفادە بکەن. تەمەن تۆ خۆت دەزانیت کابراایکی بازرگانی ئێرانی دێت عقودەکە بە مەلاین دینار و دۆلار و ئیسفادەکە لەولاوە دەست
ئێرەش ئیسفادەی خۆی بێت حتمما طبعا خۆ کە پرۆژەکان جێبەجێکری ئەو پرۆژانە هەمووی لە کوردستانە دەبێنێتەوە ئێمەش قازانجی لێ دەکەین دەستی کاریان لە کرێکارەوە لە تەکنیکیەوە لە ئەندازیاریەوانە هەموو ئەمانە ئێمە ئیسفادیان لێکەین بۆیە بەڕاستی ئەم پەیوەندیە یاخود ئەم داوەتنامەی هەر لە چوارچێوە ئەو پەیوەندی دوور و درێژ مێژوویەوە هاتووە ئەوە بوو لە ڕێگەی ژووری بازرگانی طبعا ژووری بازرگانی ژوورێکی چالاکە و دەیەوێت پەیوەندیەکان ڕێک بخات لە هەموو بوارەکانە لە ژێر چەتری خۆیە ئەوە بوو داوەتنامەیەکی فەرمی بۆ ئێمە وەکو یەکێتی ئەندازیاران بۆ ژووری بازرگانی و پیشسازی سلێمانی بۆ یەکێتی بەڵێنەرانی سلێمانی و یەکێتی هاوردە و هەناردەی کوردستان ناردبوو و ئێمە هەر یەکەمان بە نوێنەراتی خۆمان ئێمە 5 کەس بووین وەکو یەکێتی ئەندازیاران و ئەوانیش هەریەکەیان بە دووسێ نوێنەر بەشداریان کردبوو ڕۆژی 25 مانگ چوینە ئەو دیوی سنووری باشماخ و گەیشتینە شاری سنە بەڕاستی پێشوازیەکی زۆر گەرم و گوڕی کوردانیان لێکردین زۆریان پێخۆش بوو و ئەو سێ چوار ڕۆژەی کە لەوێ ماینەوانێ بەڕاستی هەستمان نەکردو لە دەرەوەی مەسەڵەن کوردستان و شاری سلێمانیان چونکە تایبەتمەندیەکانی شاری سنە و شاری سلێمانی زۆر لێگەچێن لە ڕووی جوگرافی و تۆپۆگرافی و خەڵکەکانی و قسە و زمان و هەموو ئەوانە زۆر غەریب نەبوون بە نیسبەتمانەوە ئێمە چەندمان پێخۆش بوو ئەوان ئەوەندەیان پێخۆشتر بوو کەوا سەردانیان کردووە لە یەکەم ڕۆژدا ئێمە سەر لە ئێوارێ گەیشتین کۆبوونەوەیەکمان هەبوو و پێشنگایکی زانست و تەکنۆلۆژیا هەبوو کە ئەمە بەڕاستی هەندێشتی تازە بوو مثلا ئەم پێشنگای بریتی بوو لەو گەنجانەی تازە تەخەڕوجیان کردووە و هەر یەکە فکرە و بیرۆکەیەکی زانستی خۆی هەبوو لە هەموو بوارەکانە پیشانی دەدا و دەکرێت ئەم بیرۆکانە بکرێتە پرۆژەی واقعی و جێبەجێ بکرێت سەر ئەرزی واقع ئەگەر لە ڕووی مادی و مالیەوانی یەکێک سەرمایه‌دارێکە بێ پشتیوانی بکە دواتر کۆبوونەوەکی زۆر فراوان کرا لەگەڵ هەموومانە و لە ئەو بینایی بارگای زانست و تەکنۆلۆژیای ئێران هەر یەکەمان کێشە و مەشاکلی خۆمانمان باس کردووە و هەر یەکەمان دیاریکراوە بابەتانەی کە باسکران لە کۆبوونەوەکانە چی مەسەلەن باسی ئەوە کرا کە دەبێت مەسەلەن ژووری بازرگانی سلێمانی کە وەکو جیهەتێکی ڕسمی و فەرمی بەرامبەر ژووری بازرگانی سنا کار ئاسانی بۆ بازرگانان بکە و جوڵەی بازرگانی باشتر بکە و وەکو ئەوان قسەیەکیان ئەکرد لەوە ئەوەی لێ ئەخوێنرایەوە کە مەسەلەن هەستەکەن کۆمپانیا ئێرەکان تۆزێ وەلانراوە لە بەرامبەر کۆمپانیا تورکیەکان یا کۆمپانیەکانی ترە مەبەست ئەو کۆمپانی ئێرانیانی کە لە هەرێمی کوردستان کارەکەن وەلانراون کارەکان یعنی شێوەیەک لە شێوەکان وەکو جارانی پێشوو ئیحتیمامێکی گەورەتر و گەرم و گورتر نییە بەڵام برادران ئەوەی کە معنی بوو بۆ جوابیان ناوتیان نەخێوانە لەبەرەوەی ئێمە بەو هەموو پەیوەندی توند و تۆڵە و بەو هەموو چاکە و بەو هەموو علاقاتە مێژووی ئێران و بەتایبەتی ئەم ناوچەی سلێمانی ئێمە هەرگیز وا ناکەین بەڵام بازار و بازرگانی بازارێکی ئازادە تۆ خۆ دەزانی کاڵا خۆی دەسەپێنێ ئەگەر کاڵایەکت هەبوو کاڵێتێکی بەرز و باشی هەبوو خەڵک ئەوەی دەوێت و متمانە بوون لە بینی بازرگانەکانی ئەم دی و ئەو دیوا و بازارڕە ئەوەش خاڵێکی کەیەکە باش بێ و سعر بازار وەکو وتم بازارێکی ئازادە تۆ ئەو پەرداخە ئاوە بە دینارێک دەفرۆشێ من بە کەمتری فرۆشم ئەگەر لە ڕووی کواڵێتی وەکو یەک بن لە ڕووی سعرەوە کەواتە خەڵک ڕووە کاتە من بۆیە ئێمە داوامان لێکردن کە ئێوە لە ڕووی کواڵێتی کاڵاکانتانەوە لە ڕووی متمانە و قسەکردن و گفت و جێبەجێکردنەکانتانەوە و لە ڕووی سعرەکانتانەوە دەبێت خۆتان هاوتاکەن لەگەڵ هەموو کۆمپانیاکان لا على تعین نەک باسی تورکیا بکەین هەر بەتەنیا هەموو کۆمپانیەکە چون خۆ دەزانی خۆشبەختانە بازاری کوردستان و سلێمانی بازارێکی کراوە و فراوانە ئەنواع ئۆشکال کۆمپانیای لێ بە ئەوروپیا خلیجیە و دەوروبەر و جیران هەموو ئەوانەی تیا و کاڵای جۆر بە جۆریشی تایە لەبەر ئەوە هاوڵاتی یاخود بەکارهێنەر دەگەڕێ بە دوا باشترین شتا بەڕاستی یعنی ئەلحەمدوللا مستەوای ژیانی خەڵک ناڵێم بەداخەوە بەهۆی ئەم قەیرانە داراییوان ناڵێم زۆر باش و لەسرە بەڵام من و تۆش ئەگەر بینە سەر شتێکی ئاسایی بچینە بازار بە دوا باشترین شتا ئەگەڕێن و سعرەکەشی مناسب بێ بۆیە هەموو ئەمانەمان لێ کرد کە ئەوانش بالفعل قسەکانیان تەطبیق کرد بەڵێ وایە هەن لە هەندێک ڕۆ ئێمەش کەم تەرخەمین و ئەوانە لە ڕووی کار ئاسانیکردن بۆ هاتوچۆی بازرگانان و نەهێشتنی ڕێگریەکان لەسەر مەرجی باشماخ و پەروێزان و حاجی عومەران و ئەوانە هەموو ئەوانە بالفعل ئێمە وەکو وتمان ئەوان ژووری بازرگانی و بەڵێندەروانە ئەوانە ئەچێتە بابی ئەمنیەت و ئاسایش و گومرک و دەستگای ئیقامە و کوالیتی کۆنتترۆل لەسەر مەرزەکان ئەوانە بەڕاستی پەیوەندیان بە ئێمە و نیو دەستگای سربەخۆن و ناکرێت تۆ بە سنوورەکەت واڵا بکەی بە ئەنواع ئۆشکال کاڵای بێنرخ و کوالیتی نزم بێتە ژوورەوە و تووشی ئەنواع ئۆشکال نەخۆشی و چی وڵاتەکەمان بکەن بۆیە هەموو ئەمانە مەشاکلی گەورە بوون دوای ئەوە شەو هات بەسەرا بۆ ڕۆژی دواتر لە دەوری سەعاتدەیە کۆبوونەوەکی زۆر فراوانتر لە بارگای ژووری بازرگانی سنا ساز کرا
کە زۆربەی کۆمپانیای گەورەی ئیتیساڵات و بانک و وەبەرهێنان و زۆری کرد بیناکاری و نیشتەجێبوون و ئەوانە بەشداریان تیا کردبوو لە بەرامبەر ئێمەش هەموو وەفدەکەمان بەشدار بووین بە هەمان شێوە جارێکی تر هەموو ئەو قسە و باسانەی ڕۆژی پێشتر دووبارە کران و کێشۆ مەشاکلەکان دووبارە کرانەوە و بۆ خۆشی سەرۆکی ژووری بازرگانی دکتۆر سەید کەمالی ئامادە بوو و سەرۆکی غورفەی تیجارە و سناعەش هەر ئامادە بوو یعنی زۆرێک لە مەسئولینی ئەو بواری بازرگانی و تیجارە ئامادە بوون کۆبوونەوەیەکی زۆر باشی 2 سەعاتی سازکرا و بە هەمان شێوە دەستخرا سەر خاڵەکان کێشە و مشاکلەکان و گرفتەکان و خۆشبەختانە کۆبوونەوەیەکی باش و نەتیجەیەکی باشە بۆ ئێوارەکەی کۆبوونەوەیەکمان هەبوو لەگەڵ یەکێتی کرێکارانە ئەوانی شێشێک لە ئەو سندیکا و یەکێتیانەی وەکو خۆمانن کە خۆتان دەزانن کرێکارێکی زۆر دێتە کوردستانەوە کێشە و مەشاکلیان هەبوو لە ئیقامە و هێشتنەوە و مانەوەیان لە سلێمانی و جێچەڵکردن هەنگێ جار و یعنی عەرقەلە و ئەوانە داوای ئەوان کە کار ئاسانیان بۆ بکەین وەکو لە هەموو ئەو دەستگاکانی ئیقامە و ئاسایش و کرێکاران جاریش کە ژووتمان کرێکار نابێت کرێکارێکی سادە و ساکار ئێوە هەموو کەس بێت بڵێ من کرێکارم و دەستباتە گەچکاری و لەب و کاشی کردن و کارەبایات و بۆری و چیچی دەبێت کرێکارێکی شارەزا بێ ئەجینا ئەگەر وا بێت ئێمە خۆمان دەستی کار لە کوردستانە خۆشبەختانە دەستی کار هەل لە کرێکاری شارەزا و هەمانە هەل لە تەکنیکی ئەوەمە هەمانە هەم لە ئەندازیارەوە هەمانە یعنی خۆ ئێمە ژووتمان یعنی بەو معنایە جواب ئیرایەوانەیە کە ئێمە ناچین بازاری خۆمان تەواو تەسلیمی بازاڕەکانی دەور و پشتمانکەن بە ئێران و تورکیا و دەوروبەرەوە و خەڵکانی خۆمان بێ ئیش و بێکار بن لە بەرامبەر ئیش بۆ خەڵکی کەمدۆزینەوە بە پێویستیش نییە بۆیە بەڕاستی ئەوان چەند ڕخنیان هەبوو یاخود چەند گیر و گرفتیانە بوو ئێمە توانیمانە جوابیان بینەوانێ چونکە ئێمەش خۆ ئەگەر بازارەکە بازاری خۆمان بێ سەرۆت و سامان و پارەکەشی ئێمە بێ خۆ نەمان ڕشتووە و ئێوە بێن بە ئاسانی کۆیکەنەوە بیبنەوە خەڵکی خۆشمان پێویستی بە ژیانە بە گوزەرانە بە ئەوانێ بۆیە بەڕاستی ئەویش وتمان ئێوە پێمان خۆش هاوکاری بکەین زۆر جار کرێکارانی شارەزاتان هەیە لە بواری جیاوازە لەوانێ ئێمە نەمان بێ بەسەر چاو کار ئاسانی و ڕێنمایی و هەمووانیان بووەکەین بەڵام نەبێتەوەی ئەوەی کە ئێوە دەرگا بکەینەوە لەسەر مەرزەکان هەچیە گویستی بێتە ئەم دیویست کاک نۆزات ئەمە کێشە و گرفتەکانی ئەوان بوو ئەو کێشە و گرفتانی کە ئێوە لە کۆبوونەوەکەی خستانە ڕوو ئەو کێشە و گرفتانە چی بوون مەسەڵەن یەکێک لەوانی کە باس کرا کە لە ڕووی ئەوانەوە کە بەداخەوە یعنی ئێمە زیاتر پێویستمان بە کاڵا و هێنانی ئەنواع وەشکاڵی کاڵاکانە لە ئێرانە تەکیدمان لەسەرەوە کردەوە کە دەبێت کواڵێتێکی باش بێت کواڵەتی باش لە ڕووی مواسەفاتەوانێ مواسەفاتە عیلمیەکانەوانێ دەبێت کواڵەتێکی بەرزی هەبێ لە ڕووی پێچانەوە و مەتانە و ئەوانە هەندێک شروعی عیلمی کە دەبێت لە هەموو بەرهەمێکی بەرهەمێنانە هەبێ دووهام لە ڕووی سیعرەوانێ دەبێت سیعرێکی مناسب بێ سێهام مەسەلەن زۆر جار نمونە هێنرایەوانێ تۆ عەقدێکەکەی لەگەڵ کۆمپانیایکی ئێرانیە مدیرکی محەددت هەیە لە گرێبەستە لە ماوەی 3 مانگە دەبێت کاڵاکەت بگاتە سلێمانی سیر دەکەی دوای 6 مانگیش ناگاتە سلێمانی تۆش ئیلتیزاماتت هەیە لە ملاوە غەرامەت هەیە باجت هەیە لەگەڵ دائیرەکانی حکوومەت یاریمی کوردستانە ئەمە یەکێکە لەو خاڵانە بەداخەوە یعنی لە بازاری کاری و بازرگانی کۆمپانیای ئێران و ئێرانیەکانە بەداخەوە ئێرانیەکان وەکو باز دەکەن کام قسێ ناخۆشیشە هەندێک لە وعد و وادەی محەددە زۆر سەرڕاز نین پەیوەست نین جا هۆکارەکەی شخصی بێ یا هۆکارەکەی دەوڵەتی بێ ئەوە شتێکی کەیە بۆیە بەڕاستی ئەمانەیەکێکن لە گەورەترین مشکلە وەکو وتم ئێمە وعدمان نابەڵێن با ناوەکو وەفدە مشتەرەکەەکە کە هەموو کار ئاسانیە بکەن لە بەرامبەرژا دەبێت ئێوەش ئیلتیزام بکەن بە وەڵامی ئەوان بۆ ئێوە چی بۆ بەڵێنانی ئێوەداچان لە بەرامبەردا بەڵێنەکانی ئەوان چی بوون بۆ ئێوە ئەوانیش بەدڵنیایی دانیان نابوو قسەیەکە هەیە بەڵام ئەمە وەکو باسییان کرد حاڵەتێکی گشتی نییە و سیاسەتێکی گشتیش نییە لە حکومەت و لە ژووری بازرگانی بەڵکو لەوانەیە هەڵسو و کەوتی بازرگانێک بێت تاکە شخصێک بێ یعنی خۆی کەوتێتەوە مەسەلەن کێشە و مشاکلی پارە تەحویلکردن پارە دەست بەسراگرتن قەرز و قۆڵە لای یەکتری نەجێڕانەوەی پارەکان کێشە و مشاکلی مەحاکم ئەمانە هەموو کێشە و مشاکلی زۆرن ئەوە مەسەلەن داوا ئەوان یەکێک لە داواکانیانەوەی بیرم بێ سیستەمی بانکی لە هەرێمی کوردستانە سیستەمێکی پێشکەوتوو نییە مەسەلەن تۆ بڕێک پارەی بە مەلاین دۆلار ئەتەوێت تەحویلیکەی تمەنە دینارە مەسەلەن لە ڕێگەیەکی سیستەمی بانکیەکمان نییە لە تەحویلی بانکەکانی ئێرانکە یا ئێران بۆ ئەوە ئیلا غێر ئەبێ لە ڕێگەی
نووسنگەی گۆڕینەوەی دراوە بێت ئەمەش کارێکی بچووکە نووسنگە لە عادەتەن لە هەموو دنیاە کاری بچووکەکە یعنی مەسەلەن کەمتر لە مەبالغێکی کەمی زۆر کەمی دراو بەڵام کە بگاتە 10 ملیۆن دلار و 20 ملیۆن دلار و 15 ملیۆن دلار بەڕاستیەوە کاری نووسنگەنیە دەکرێت و لە دنیاشە نەقلکردن و گواستنەوە و تەحویلی پارە بە نەختینەیی قورسە دەبێت هەر لە ڕێگەی بانکەوە بێت بەڕاستیەوە سیستەمی بانکی هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان بەسەر ئەو سیستەمەیە بچێتەوانێ و ئەو سیستەمە چونکە بەڕاستی یەکێک لە کار ئاسانیکردنەکان بۆ تەحویلکردن و بازرگانی و جوڵی بازرگانی و پەیوەندی بازرگانەکان سیستەمی دارایی و سیستەمی بانکی دەورێکی زۆرە ئێمە بەداخەوە ئەو سیستەمەمان زۆر پێشکەوتونی لێرە باشە بۆچی تاسە بیر لەوە نەکراوەتەوە کە چارەسەرێک بۆ گرفتە بدۆزرێتەوە واللهی ئەوە مەسلەیەکی یەکەم دارایی وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان هیچ نووسراوێک ئاڕاستی لایانی پەیوەندیدار کراوە بۆ چارەسەرکردنی و گرفتە دەکرێت کرابێت و من ئاگام لێ نەبێت چونکە بەڕاستی ئێمە بە نەیشارینەوە وەکو یەکێتی ئەندازیارانی کوردستان ئێمە ئەوەندەی مەسەل لەگەڵ ئەندازیاران ئەمە بەسمان و کۆبوونەوە و بیر و ڕای خۆمان گۆڕینەوە ئەوەندەی مەبەسمان نەبوو لە ڕووی تیجارەتەوە قسە بکەن چونکە ئیشی ئێمە تەنها گۆڕینەوەی بیر و ڕای زانستی و عیلم و خیبرە و شارەزایی و کۆڕ و سیمیناری زانستی بوو بە زیاتر بەڵام ئەوەی کە ئاگام لێبوو لە کۆبوونەوەکانەوە بەشدار بوون و لەگەڵ ژووری بازرگانی و هاوردەوە هەنادە و بەڵێندەرانە هەموو ئەو کێشانە ئەوان زیاتر پەیوەست بوون پێوەی ئێمە ژۆکو ئەندازیار مەسەلەن باس بکەین مەسەلەن ئەندازیارێک لە ئەو دیۆ دێتە سلێمانی بەبێەوەی مەسەلەن شەهادەیەکی معتەبەری هەبێ خۆل لە خۆی دەناسێنێت دەچێتە لای بەڵێندەری کۆمپانیای مهندیسە و دوایش دەرکەوتووە مهندیسنی ئێمە شەوی مەشاکلانەمانە بووە بۆیە ئێمە ڕێکەوتنیەک بەتەمای ئینشاءالله لە داستە گرفتێکی وا ڕوویداوە کە بە مهندیز یاخود بە ئەندازیار خۆی ناسان دەبێت و بڕوانامەکەی بڕاپێکراو نەبوو بێ بەڵێ زۆر جار هەبووە بۆیە ئێمەش داوامان کرد ئێمە هەر مهندیسێک کە توانا و خیبرەیەکی باشی هەبێ لە ڕێگەی سازمانی نظام مهندسی سنەوانی پشتگیری بکرێت ئێمە قوبوڵمانە و اعتیباری بۆکەین و کار ئاسانیشی بۆکەین بۆی ئەو حاڵەتانە ڕوونەیە باشە پەیوەندیە با بڵێن لە ڕووی ئەندازیاریە و بابەتانی کە لە جگەلەوەی کە دەبێت کەسێکەیەتە با بڵێن ببوورم کە یەتە هەرێمی کوردستان یاخود ئەندازیاری کێراچێتە وڵاتی ئێران و دەوێت کار بکات جگەلەوە تا چەند یعنی بۆ نمونە پەیوەندیەکانتان لە ڕووی ئەندازیاریەوە لەگەڵ ئێرانە چۆن بۆ هەروەها چۆن توانراوە بەتایبەت لەم کۆبوونەوەی ئەم دواییەدا کە سەردانی ئێرانتان کردووە تا چەند توانراوە سوود لازمونی یەکتر وەربگرن لە ڕووی ئەندازیاریەوە بەڵێ ئێمە پێشتریش لە ساڵی 2014 15 پێم وایە سەردانێکی کە هەم ئەوان هاتن و هەمیش برادرانی ئێمە چوو بوونەوە و ئەم سەردانەش هەر تازەکردنەوە و تۆقکردنەوە و دووبارەکردنەوەی ئەو پەیوەندیاری پێشوو بوو و زۆریان پێ باش بوو و وەکو وتم گەشتوینەتە ڕێکەوتنێک و لێکتەگەشتنێکی ئینشاءڵڵا واژووەکەین لە بینی هەردوو لایە بۆ کار ئاسانیکردن هەمانگیکردن کاری پێکەوەی لە ڕووی ئەندازیاریەوە ئێمە وەکوتم مەبەسمان بوو کەوە ئەندازیار هەموو چین و توێژەکان پێویستیان بە ئەندازیارە کۆمپانیایەک بەڵێندەرێک ژووری بازرگانیە کە پرۆژەیەک ئەکات ئەندازیار نەخشەی بۆ دەکێشێت جێبەجێی دەکات سەرپەرشتی دەکات لەبەرەوە ئێمە لایەنێکی دوور لە مەوزوعەکانین بەڵکو ئێمە لە چەقی مەوزوعەکانین وابەتەکانیان لە هەموو ڕووەکانەوە بۆیە دەبێت پەیوەندیەکانمان لەبەرگێڵ هەموو ئەو ڕێکخراو و کۆمپانیایانە هەبێ چونکە هەندێک جار کێشە و مشاکل لە بینی مهندسەکاندا دروژە بێ لەگەڵ کۆمپانیەکانە ئێمە ئیشی ئێمە یەکێک لە ئیشەکانی یەکێتی ئەندازیاران پاراستن و دیفاعکردنە لە ماف و مافی ئەندازیاران لە بەرامبەر بەڵێندەرانە لە بەرامبەر هەر جیهەتێکا کە بێت مافەکانی ئەندازیاران پێشێل بکە و لە ڕووی حاکم و محکەمە و دادگاوە ئێمە بە ئەمانەتەوانێ پشتگیریان لەکەین و پشتیوانی دەکەین و پارێزەریشیان بۆ بگرین باشە بۆیە داوامان کرد کە ئەوانیش بەو شێوەیە هاوکار بن بێنە پێشەوە یەکێک لە خاڵەکان حەزەکەم باسیکەمون بۆ خۆم لەویا باسم کرد لە بەردەمی هەمویانە کەوتم مەسەلەن هەندێک مهندس دێتە ئەم دیوی سلێمانیەوە کار دەکا ئەوەندە پێویستی جا لەبەر هەژاری بێت دەستکورتی بێت یا بەست بیەوێت بە تەنها ئیشی دەستکەوێت بە نرخێکی کەم ئیش ئەکا لە لای کۆمپانیای لەسەر پرۆژەیەک مەسەلەن مهندسی ئێمە بەوەندە ئیش ناکات من وتم کاکە مهندسەکەمان لە شاری سلێمانی مەسەلەن ژن و ماڵی هەیە کرێچیە و ئیمکانیات و ژیان لە سلێمانیا کەمێ قورسترە لەوێ ناکرێت بە 300 دلار بە 500 دلار مهندسێک لە سەعاتەشتی بەیانی تا 4 پاژنیۆرۆ تا 5 پاژنیۆرۆ کار بکات بەو پارەکەمە بەڵام سەیرەکەین مهندسێکی ئێوە بەو پارەکەمە کەمەکە ئێمە لەمە دوار ڕێگەلەوە ئەگرین و ڕێگە نادەین بە هیچ ئەندازیارێک کە بەو شێوەیە کار بکە هەم ئیشەگەگرێت شوێنێگەگرێ لە مهندسەکەی من و مهندسەکەی خۆی بێکار دەبێت لە سلێمانی کە ئەمە حەقی ئێمە وەکو یەکێتی ئەندازیاران دیفاعی لێ بکەین بۆیە بەڕاستی وتمان ئەگەر مهندسە و بە حەق مهندسە شارەزایی هەیە خیبرەی هەیە ئەسڵەن ئەبێ ئەو خۆی قبول نەکا میهنە و بیرۆکە و عەقڵ و زانستی ئەندازیاری ئەوەندە لەگەڵ ڕێزم هەرزان فرۆش بکە
کە قیمەتێکی وای نمێنێ بۆ ئەوە یەکێک بوو لە خاڵەکان کە تاکیدی لەکەینەوە لەمە دواش و لە ڕووی زانستیەوە کۆڕ و سمینار بەستنی زانستیەوە پەیوەندیەکانمان تۆخەکەینەوە و هەر بالموناسبە حەزەکەم لێرەوە بازیکەم ئێمە 28 سمینارێکی زانستی لەسەر پلانسازی شار سێ دکتۆری زۆر شارەزای دانیشگای کوردستان یاخود ئازادی لە سنە داوەتمان کردوون و لە سلێمانی بەڵێ لە سلێمانی سازی دەکەین ئینشاءالله و هەموو ئەو لایەنە معنیانەی کە پەیوەندیان بەو پلانسازی شارەوە هەبێت دعوەتیانەکەین و بۆی خیبرە و شارەزایەکانمان ئاڵ و گۆڕ بکەین ئەمە یەکێک بوو لە نیەتە سەرچەکانی ئێمە وەکو یەکێتی ئەندازیارانی کوردستان. باشە کاک نەوزاد چۆن کار لەسەرەوە کراوە کە پەیوەندی و کاری هاوبەش لە نێوان هەردوولادا بکرێت؟ بەڵێ وەکووتم کاری هاوبەش بریتە لەوەی کە ئێمە وەکووتمان لەو سەردانی کە ئەمان دێنە ئێرە لێک تێگەیشتێکمان حاضر کردووە و بە ڕزامەندی هەردوو لای واژۆیەکەین و ئیدی لەوێ هیچ لێک تێگەیشتنێکی زانەکراوە لەخێرچونکە پێشتر هەمان بوو خۆی شتێک هەیە لەو بابەتی ئەوان خۆشببختانە لەو ڕۆوە زوو هەڵبژاردنەکەن لە ڕێکخراوەکانی خۆیانە ئەوە نیە دەستەی ڕابردوو ئەگۆڕێ دەستێکی تازەیەت دەبێت تۆش مەسەلەن وەکو ئەمە اتفاقێکی نێودەوڵەتی نییە یعنی بڵێ ئەگەر کەسێک کردی تر درێژەی پێبێ لەوانەیە مەسەلەن ئەم دەستە تازەیە هەندی خاڵی لێزیاکە هەندی خاڵی لێکەمکە هەموارکردنەوەیکی کەمی ئەوێت لێک تێگەیشتەکان بۆی ئەمانەوێت لێرە بناغەیەکی تۆکمەتر و پتەوتر و فراوانتر بۆ ئەو لێک تێگەیشتە دابین بکەین. باشە بەهێزکردنی و پەیوەندیانە پێویستی بە چ میکانیزمێکێ لە چ ڕێگەیەکەوە دەتوانرێت کەم پەیوەندیانە باشتر بکرێ هەروەها لە ڕووی ئابووریشەوە پەیوەندیەکان بەهێزتر بکرێن لەگەڵ وڵاتی ئێرانە؟ وەڵام من خۆشببختانە با لە بیرم نەچێت ئێران خۆتان دەزانن ئێستا لە ژێر فشارێکی ئابووری یا گەمارۆکی ئابووری زۆر توندایە جایەکێک لەو کۆڕانی کە بەشدار بووین وەکو ئەڵەی بەڕێوەبەری گشتی و بەرهێنانی سنەش حاضر بوو وە ڕیپۆرتاژێکی زۆر باش و پڕوردەکاری و بە ئامارەوانێ پێشکەشی کردین کە ئەوان یاسایەکی زۆر باشی وە بەرهێنانیان داناوە و دەیانەوێت گەورەترین سەرمایەدار لە هەموو دنیا ڕابکێشن بۆ ئێران پرۆژەکانی خۆیان لە ئێرانە جێبەجێ بکەن حتا یعنی وەکو برادراتی و هاوڕێتی مەسەلەن منیان ڕاستبار کە چەندین سەرمایەداری سلێمانی ئەگەر برادر بێ دۆست بێ بتوانێت کۆمپانیایەک شەریکەیە کارگەیەک دابمەزرێنێت لە شاری سنە و ئوستانی سنەیە هەموو کار ئاسانیەکی بۆکەین بۆیە بەڕاستی تێگەشتم لەوەی کە ئێران لە ئێستادا لە هەموو کات پێویستی زیاترە بۆ بەرهێنانی سەرمایی دەرەکی لە وڵاتەکەی خوانە بۆیە ئەگەر بکرێت وە گویان لە برادرانی سەرمایەداری سلێمانی گویان لەم قسەی من بێ و ئەتوان خۆشیان ڕاجع بکەن بە ڕاستەوخۆ دەتوان سەرمایە گوزاری لە ئوستانی کوردستانە سنا بکەن و لە تەواوی ئێرانی شا بکەن چونکە زۆر وەکو باسییان کرد زۆر کار ئاسانی کراوە لە یاساکەیانە کامەش مای دەستخۆشیە و چۆن ئەوان مەسەلەن چەند ساڵی ڕابردوو ئەوان ئەهاتن کۆمپانیا و شەریکاتیانە ئێستا ئەوان ئێران خۆیان پێویستیان بۆ حاڵتە چونکە بەڕاستی ژیان زۆر قورسە و نرخی دراوەکان دابەزیوە و گرانێکی زۆر قورس و سەخت هەیە بۆیە هیوادارم ئەوانە بکەن و توندوتۆڵی و پەیوەندیەکان هەمیشە بە هاتوچۆکردنی یەکتریەوە بێ سەردانیکردنی یەکتریەوە بێ و کار ئاسانیکردن لە ڕووی ئەمنیەتیشەوە بەڕاستی هێزە ئەمنیەکانمان ئاسایشمان لە مەرزەکانە لە گومرکەکانە لە ئیقامە و مانەوە و مۆڵەتدانە هەموو ئەمانە کار ئاسانین هیوادارم هەموو ئەو دام و دەستگایانە کە کردویان و ئیشی زۆر باشیان کردووە نەک بڵێن خوا نەخواسە سنوور ئاواڵا بکەم بە وەکوڵێن ئاچوغ بێت هەچی کە زویستی و هەچی شتێک هێنا نا بەو دەرەجێنا بەڵام هەتا ئەتوان کار ئاسانی بکەن چونکە وڵات بەڕاستی بە ئابووری و بازرگانی و ئەوانێ بازارەوە جوڵەی بازارەوە گەشەکە ئاوەدانە بێتەوە ئێمە چەند ئیسفادەکەین ئەوانی هەریم ئیسفاداکەن بۆیە بە هیوادارم ئەو پەیوەندانە توندوتۆڵی هەبێ و بەردەوامی بێ لە قازانجی ئێمەش بۆ هیواین زۆر سپاس بۆ نۆزاری مهندیس ئەنجامی وەفدی یەکێتی ئەندازیارانی کوردستان زۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ ڕوونکردنەوەکانت ماندوو نەبن.